لە ژێر فشاری ئەندامەکانی خۆمان داین. ئێمە ئەمڕۆ نوێنەرەکانی خۆمان لە نەخۆشخانەکان، لە مەڵبەندە تەندروستیەکان، لە سەنتەرەکان، لە قەزاکان، نووسینگەکانی خۆمانمان هەمووی کۆ کردەوە لێرە. پاش ڕاوێژ و مشاورەیەکی زۆر لە بینمانە گەشتی نەو دەرەنجامەی کە ئێمە 72 سعات مۆڵەتە دەین بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە حکوومەتی عێراقی. لە دوای ئەو 72 سعاتە ئەگەر بڕیار نەدرێ بە دابەشکردنی موچە، بە دڵنیایی ئێمە ناوەندەکانی تەندروستی دادەخین. ئێستا لەم کاتەیە دەواممان کردو بە نیوە لە مەڵبەندە تەندروستیەکان، لە بنکەکان، لە نەخۆشخانەکان، لە سەرجەم شوێنەکان دەواممان کردو بە نیوە. لە هەندێک شوێن 3 ڕۆژ دەوامە، لە هەندێک شوێن 2 ڕۆژ دەوامە. بەڵام چیتر لەوە زیاتر ناتوانین بەکەمکردنەوەی دەوام ئێمە بەردەوام بە خزمەتگوزاریەکان بدەین. بۆیە ئێمە ئەزانین کە ئەم جارە بارودۆخی قەیرانەکە ئاڵۆزترە. دەسەڵات تەنها لای وەزیری مالیەی هەرێم یا لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم نییە. کێشەکە پەیوەندی بە حکوومەتی عێراق و بە حکوومەتی هەرێمیشەوە هەیە. بۆیە لێرەوە داوا لە بەرپرسانی حکوومەتی عێراقیەکەین و داوای لە بەرپرسانی حکوومەتی هەرێمەکەین کە جوهد بکەن، پەلە بکەن لەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرج بکرێ و لە ناویشانە ناوەندی تەندروستی.